ئێرە ڕادیۆی دەنگی گەلە. سڵاوتان لەبێ هەم کاتتان باش بەڕێزان لەگەڵمان بوون بۆ پێشکەشکردنیان بوڵتەنەی هەواڵ. ئەمڕۆ لە هۆڵەندا 22هەمین کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە 22هەمین جواتی گشتی خۆی بەڕێوە دەبا. ڕاستەوخۆ دەچینە هۆڵەندا بەشێکی کۆنفرانسەکەتان بۆ دەگوێزینەوە و دواتریش ڕۆژنامەوان و هاوکارمان هەندرێن هەورامی لەوێ زانیاری زیاترمان دەداتێ. سی و ئابووریدایە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو تەنگە ژەواڵنگاریانە بۆ چارەسەری پرسی نەتەوەی تەنها و تەنها یەکگرتن و کۆدەنجیمانە. وەک ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەی پێویستە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان یەکگرت و کۆدەنگ بین. ئەزمموی ڕابردوومان ئەزممونێکی زۆر تاڵ بووە هەر لە سەرەتایی لە سەردەمی ئیمارەتەکانەوە بگرێت تا ئێستاشی لەگەڵدا بێ خەریکی خۆخواردنەوەینە. خۆخواردنەوە و ململانە و ملشکاندنی یەکترین بەردەوە. بۆیە دووبارە تەئکید دەکەینەوە تاکە ڕێگامان یەکدەنجی و کۆدەنجیمانە. تەنها و تەنها ئەوە چارەسەرمانە. لای هەمووان ڕوونە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێنا و گەیشتن بە مافە نەتەوەیی و نیشتیمانیەکان ڕەوایەتی گەلی کوردستان هاتۆتە مەیدانەوە. لە سەرەتای دروستبوونی شێوە تاوەکو ئەمڕۆ یەکێتی لە مەیدانە جۆر بە جۆرەکانی خەبات و تێکۆشان قوربانیەکی یەکجار زۆری داوە. تەنها کەم تەرخەمی نەکردووە بەڵکو ڕۆڵێکی دیار و مێژووی هەبووە. نەتەوەی کوردستان کەنەکە 22هەمین جواتی گشتی خۆی ئێستا بەڕێوە دەبێ. لەسەر لە بەیانی ئەمڕۆ دەستی پێکردووە هەندرێن هەورامی ڕۆژنامەوان لەسەر هەڵی تەلەفۆن لەگەڵمان دەبێ. کاکەندرێن سڵاوت لەبێ ئەم کاتت باش پێمان بڵێ 22هەمین جواکی گشتی کەنەکە چی دەگۆڕێ و بڕیارە چی بکەن چۆن خۆیان نوێیەکەنەوە بە پێ و زانیاریانەی دەستەوە کەوتووە. سڵاو بۆ بەڕێست و بۆ گوێگرانی ڕادیۆکەتان ئێوە ژامەژەتان پێدا کە ئەمڕۆ لە نزیک شاری لیبۆرگ لە هۆڵەندا 22هەمین جواتی گشتی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە بە بەشداری ئەندامان و ژمارەیەک لە میوانان لە هەر چوار بەشی کوردستان و لە کوردانی دیاسپۆرا لە زۆرێک لە وڵاتانی ئەوروپا و هەتا ئوسترالیا و باکووری ئەمریکاوە هاتبوون لێرە بەشدار بوون لە باشووری کوردستان و بەشەکانی دیکەشەوە ژمارەیەکی زۆر لەو میوانانە ئەمڕۆ لێرە ئامادەن. لە دەستپێکدا پاش ئەوەی کە بە دەقیقەیەک ڕێزگرتن و وەستان و سرودی نەتەوەی عێراقی دیوان هەڵبژێرا و کار و چالاکیەکانی جواتەکە دەستی پێکردووە. سەرەتاش هاوسەرۆکان قسەیان کرد ئاماژەیان بە بارودۆخی دژواری ئەمڕۆی کوردستان و ناوچەکەدا مەترسیەکانیان خستە ڕووباسیان لە کۆمەڵێک ئەگەر و پێژاتی نوێ کرد ئەگەر بێت و کورد پێکەوە یەکڕیز نەبێەوە نەتوانێت پێکەوە کار و خەباتێکی هاوبەش و استراتیژێتێکی هاوبەش بەڕێوە بەرێ. باز ئەوەی تا ئێستا کە من باز بۆ بەڕێزە دەکەم ئەوەیە کە کەنەکە بەنیازە هەم لە پەیڕە و پرۆگرامدا هەندێک گۆڕانکاری بکە هەم لە کۆمەڵێک ڕاستپاردە و پێشنیاردا پێداگیر بێ ئەوەش بەو ئاراستەیە کە بارودۆخی کوردستان بارودۆخێکی دژوارە لە ناوچەکەدا شەڕێکی دژوار هەیە مەترسی لەسەر دەستکەوتەکانی باشووری کوردستان بە تایبەتی هەروە بەگشتی لە هەر چوار بەشی کوردستان هەیە هێرشی ئێران هەروەها هێرشی تورکیا بە بەردەوامی بۆ سەر دوو بەشی کوردستان باشوور و ڕۆژاوای کوردستان هەن. ئەمانە ئەمڕۆ هەمووی لە ڕۆژەوی کار و خەباتی جواتی گشتی کەنەکەدا دەبێ. ئەلبەتە ئەمڕۆ زۆربەی بڵێن جواتەکە یەکەمین ڕۆژی جواتەکە تەرخان کراوە بۆ وتەی لایەنەکان و سەرنج و تێبینی ئەو لایەنانە و میوانەکان کە لێرن بەشدارن چ لایەنی سیاسی چ مەدەنی چ کەسایەتی سەربەخۆ لە ڕۆژی دووەمیشدا تەنها ئەندامان بەشدار دەبن مەسەلەی گۆڕانکاری لە پرۆگرام و
پێشنیار و ڕاستپاردە و دەرەنجام نووسینەوەی ئەنجامنامە و ڕاگەاندنی بۆ ڕایگشتی لە ڕۆژی دووەمدا دەبێت. باش کاکەندرن دەمێ بپرسم لێت بۆ خۆ دەزانی کە ئێمە ئەزمونمان هەیە لەگەڵ ئەم جۆرە دانیشتن و گفتوگۆکردنانەی کۆنگرەی نەتۆی کوردستان کەنەکە و لایەنە سیاسەکانی دیکەش هەم لە ئەوروپا هەم لە ناوخۆی کوردستانە کە پێشتر کەنەکە لەگەڵیاندا کۆبۆتەوانە وەکو جەنابیشت باسە کرد کە ڕاستە کۆمەڵە گۆڕانکاری لە پەیڕەو پرۆگرامی خۆی دەکات بەڵام ئەمڕۆ وتەی لایەنە سیاسەکان دەبێت بەتایبەتی قسەکردن لەسەر و هێرش و مەترسیانەی کە لەسەر باشووری کوردستانە هەیە. ینی پێشتریش وەکو پێم وتی ئێمە ئەزمونمان هەیە لەگەڵ ئەمانە ئەنجامنامەی ئەم جۆرە دانیشتانە تەنیا بەجۆرێ لە ئیدانەکردن و یەکەڵوێسی لایەنەکانە ئاجگە لەمە شتێکی گشتگیرتر نابێت جددیتر نابێت؟ ئەزانی تۆ بەخۆشت دەزانی هەموو لایەک دەزانن کەنەکە کۆکەرەوەی هەموو لایەنەکانە بە بیر و ڕاجیاوازەکانەوە تەنانەت کەسایەتیەکان و پێگاتە و چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردەواری و کوردستان بەو مانایی کە جگە لە کورد خەڵکی دیکەی تایە ئاین و ئاینزای جیاوازی تایە کەنەکە ینی وەکو شتێک گوشارێک کە هەی بێ و بەکاری بێنە تەنها ئەوەیە کە لێرە ڕاستپاردەکان و پێشنیار و سەرنج و تێبینیەکانی خۆی ڕەخنەکانی ئاراستەی لایەنەکان بکەوە هەوڵ بدە ئەو لایەنانەی کە بەشدار دەبن لە کۆبوونەوە و جواتەکان و کۆنگرەکانیدا کاریگەریان لەسەردا بنێ لەوە زیاتر وەکو دەڵێ چەکی دەستی هەر ئەوەیە لەوە زیاتری پێ نییە ئەوەی هەیە کە دەمێنێتەوە ئەو بڕیار و ڕاستپاردانی دەردەکرێن لێرە پێویستە و لایەنانەی کە بەشدار دەبن پابند بن پێوەی وەکو بەڕێزیش دەزانی زۆر جار لێرە شتەکان دەوترێ قسەکان باشن سەرنج و تێبینی و پێشنیارەکان باشن ڕاستپاردەکان باشن ئەنجامنامەکە باشە بەڵام کاتێککە لایەنەکان بە تایبەتی ئەو لایەنانەی کە لەسەر ساحەی کوردستان دەسەڵاتدارن و هێزی یەکەمن ئەوان جێبەجێی ناکەن پێم وایە پێویستە دوای کۆنگرە دوای جوات دوای کۆبوونەوەکانی کۆنگرەی نەتەوەی کوردستان کۆمیتە هەبێت کە وەکو هەمیشە و کۆمیتانە کاری خۆیان بکەن و زەخت لە لایەنەکان بکەن و بە بەردەوامی بە دوواداچوون بۆ ئەو ڕاستپاردە و پێشنیارانە بکەن یا ئەو بڕیارانە بکەن کە لێرە بڕیاریان لەسەر دەدرێ و ئەو لایەنانش کە ئەندامن یاخود بەشدارن پابند بن پێیانەوە و ئەو بەڵێنانەی لێرە دەیدەن جێبەجیان بکەن و ینی لەژێر باریاندا دەرنەچن. دنیایەک سوپاس هەندرێن هەورامی ڕۆژنامەوان لەگەڵمان بووی سوپاس بۆ زانێرەکانە ڕۆژێکی خۆشتان هەبێت. خۆشتر بۆیەوەش. دەچینەوە هۆڵەندا لەوێ شێخ شەماڵ بەرپرسی پەیوەندیەکانێکی نیشتیمانی کوردستان لە ئەوروپا لە کۆنگرەکەدا قسە دەکات کۆنگرەی 22هەمین جوواتی گشتی کەنەکە بەشێکیتان بۆ گەزینەوە بۆ ئەوەی ناکۆچیە لاوەچیەکان نەکرێنە قوربانی ناکۆچیە سەرەکیەکان. بەلانی کەم دەکرێت لەسەر خاڵە هاوبەشەکان ڕێک بکەوین لانی کەم لە هەر بەشێک لەسەر استراتیجەتی ڕوون ڕێک بکەوین تا بتوانین باشتر کار بۆ استراتیجیە گشتیەکە و گەورەکەمان بکەین. خوشک و براینی بەڕێز سەرڕای ڕۆلی یەکێتی لە خەباتی سیاسی و دیموکراسی و نەتەوەی بەداخەوە هەندێ لایەن نەک ئەو ڕۆلە لە بەرچاو ناگرن بەڵکو و کێشە و گرفتی گەورەشی بۆ دروست دەکەن لە کۆتاییشدا ئەو کێشە و گرفتانە دەبێتە ئاستانجێکی بەردەم کار و خەباتی سیاسیەکی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی کوردستان و عێراقیش لەگەڵ ئەو پەڕی ڕێزماندا هەرخۆش بن. سپاس. بەڵێ بەڕێزانەوەی کاگوێبیستی بوون گوتەی شێخ شەماڵ بەرپرسی پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەوروپادا بوو و هەڵوێستی حەزبەکەی لەسەر کۆی گشتی ئەو هێرش و داگیرکاریانەی کە لە باشووری کوردستان دەکرێت خسەڕۆک و کەمێک پێش ئێستش هاوکارم هەندرێن هەورامی ئاماژەی پێدا کە 22هەمین جوواتی گشتی کۆنگرەی نەتۆی کوردستان کەنەکە لە هۆڵەندا بەڕێوە دەچێت خۆیان نوێکەنەوە جارێکی دیکە کۆمەڵێ پەیڕۆ پرۆگرامی خۆیان ئاماژەی پێدەن کە بڕیارە کۆمەڵە گۆڕانکاری بکەن و سەرەتای کۆنگرەکە ئەمڕۆ بە سرودی عێراقی بدەستی پێکردبوو دواتریش گوتەی هاوسەرۆکانی کۆنگرەی نەتۆی کوردستان کەنەکە لەلایەن زەینەب موراد و
هاوکاتدا هەبوو جارێکی دیکە دەچینەوە کۆنگرەی نەتۆی کوردستان کەنەکە با بزانێکین کێ گوتەی دەبێت لەوێ و باسی چی دەکا. ئێستا ڕەمزی کارتاڵ سەرۆکی دیوانە برێز دەنگ کۆنگرەی گەل لەوێ گوتەی دەبێ بەشێکی قسەکانی ڕەمزی کارتاڵتان بۆ گەزینەوە. دیوانە برێز میوانên hêja endamên civata giştî kenekê bi tawayê giştî ve hemiya bi dil û can silav dikin civata giştî bîstûyemîn ya kenekê ra serkeftinê dixwazin. Dem kurt e civateke civîneke gelekî giring e lêbelê ji ber ku qat kêm e gelekî Kurt dixwazim hin tiştên giring belê wan xet bikin. Ev civîn demeke gelekî giring da pêkitê. Bîst û duyemîn civata giştî. Li Kurdistan gelek tiştên bûyerên giring pêk hatiye pêvajoyeke gelekî giring da ev civata giştî pêkitê. Berî her tiştî civata giştî bîst û yemîn pêwîst e giringiya demê binewî xet bike, kabûl bike. Ev dem demekî gelekî krîtîk e ji bo gelê Kurdistanê. Pêşketinên gelekî giring e. Çarperçeyên Kurdistanê moral motivasyoneke giring heye. Sebebê van pêşketina bi Kurdî em dikarin bêjin ku bi taybetî ev 6 mehên derbas bûyî hin bûyerên giring pêkat ji ber wî ye. Çi ye? Yek. Cara yekemîn e di derbarê Birêz Abdullah Öcalan kampanyayeke ji bo azadiya Abdullah Öcalan û çareseriya pirsgirêka Kurd li hemû cîhanê da pêk va ev daxwaziya xwe bilind kir. Di vê çerçevê da xaleke herî giring dîsa pêk hat tevger azadiyê gerîlayên tevger azadiyê li hemû li cîhanê da tiştekî berxwedaneke aberta pêk hanîn. Li hemberî artêşa NATOya duyemîn bi hemû çekên modern yê vê demê hemû çekên bi destê dewleta da ya herî modern li hemberî gelê Kurd û li ser gerîlayên Kurdistanê kartînin dewleta Tirk taybetî ev neh salê dawî bi hêvî baweriyeke mezin digot em ê encam bigirin. Lêbelê gerîlayên tevger azadiyê îspat kirin ku îrada herî mezin însan e însanê ku ji bo azadiyê xwe wekî fedayî amade kiriye ji bo welatê xwe azadiyê gelê xwe bi her tiştî amade li teknîka herî gewre di vê çerçeveda jî konsepta teknîk ya artêşa dewleta Tirk vala derxistin em dikarin bêjin ku eva pêşketineke gelekî mezin çêbû. Eva li ser moral maneviyata gelê Kurdistanê bandoreke mezin çêkir. Ji ber vê yekê ji bi vê bandorê li 4 dorê li Kurdistan bi taybetî komploya navnetewî ya li ser şexsiyeta Birêz Abdullah Öcalan rêberê gelê me komployeke navnetewî hatta me şandin protestokorina îsal her derê li xwedî derketineke mezin çêbû. Wekî tê zanîn Ewropa jî li gêş lutkeyeke mezin. Evana hemû heştê adarê tevgera jinên Kurdistanê bi giştî tewayê ev moral motivasyon li çar perçeyên Kurdistanê li Newrozê da diyar bû. Li Rojhilatê Kurdistanê Newroz dest pê kir li her çar perçeyên Kurdistan derveyê welat gêş lutkeyeke mezin. بەڵێ بەڕێزان هەوەی کە گەویستی بوون گوتێ ڕەمزی کارتاڵ هاوسەرۆکی کۆنگرەی گەل بوو لە 22 جواتی گشتی بزوتنەوەی ببورن کۆنگرەی نەتۆی کوردستان کەنەکەدا بەڕێوە دەچێت باسی و داگیرکاریان ئیتر لەسەر باشووری کوردستان بە گشتی بەڕێوە دەچێت و باسی لە گۆشەگیری سەر ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلانیش کرد. ئێمە بەجێتان دەڵێن بەڵام کۆنفراسی